بەخسەکردنی زیاتر لە سەر ئەم پرسە بەڕێز بەختیار ئەحمەد بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگەوبانی ڕانیە لەگەڵماندا گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێزیان. بەڕێز بەختیار ئەحمەد ئەم کاتتان باش. پرۆژەکە بەو پارەی بۆی تەرخان کراوە، تەواوی کارەکانی تەواو دەبێت و بڕیارە کەی تەواو بێت؟ ئەم کاتەی بەڕێز و هەموو بینەران و بیسەرانیش باش. دیار هەروەک بەڕێستان باستان کرد پرۆژەکە لە 408 مەتر درێژەکەی پێکهاتووە و پانی 15 مەتر و بڕی 12 ملیار و 406 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە. هەرچەندە پێشتر پارەی کەمتر تەرخان کراوە، بەڵام دواتر بەهۆی ئەو پێویستیانەی کە هەبوو لە چوارچێوەی گۆڕانکاریەکدا کولفەکەی گەیشتۆتە 12 ملیار زیاتر 12 ملیار و بەڵێ ئەو پارەیە کە بۆی تەرخان کراوە دەتوانرێت سەرجەم بەرگەکانی پرۆژەکە تەواو بکرێ کە بریتە لە دروستکردنی پردێک و هەروەها ڕێگای هەردوو بەری ڕانێ و بەری بنگردیش و لەگەڵ ئەو پێداویستیانەی کە هەیە تایبەت بە پرد بەتایبەت بۆ ڕووناکی و لانسکەیپین و جوانکاری دەوروبەری پردەکە. بەڵێ جگە لەوە چ پرۆژێکی دیکە لە سنوورە هەیە کە ئێستا کارکردن تایدا بەردەوام بێت؟ دیارە ئێمە بەنسبەت پردی دەربەندەوە یەکە لە پرۆژە گرنگ و استراتیجیەکان کە لە ئێستادا دو ئەوەی کە ماوەیەک وەستا بوو ئێستا کارکردن تێدا بەردەوامە ئەوەیە کە لە پرۆژەکانمان و هەروەها پرۆژەیەکی ترمان هەیە پرۆژەی ڕێگای نۆژەنکردنەوەی ڕێگای شکارتە بالیسان تاکو زینەتیر کە ئەویشیان بودجەی زیاتر لە 7 ملیار دیناری بۆ تەرخان کراوە و ڕێگایەکی زۆر پێویست بوو بۆ نۆژەنکردنەوە. لە مانگی دەی ئەم ساڵەوە دەست بەکار بووین، بەشێکی باش لە پرۆژەکەدا کار کراوە بۆ هیوای بتوانین کە لە ساڵی ئایندە سەرجەم بەرگەکانی پرۆژەکە تەواو بکەین کە درێژەکەی 22 کیلۆمەترە و هەروەها ئێمە چەند پرۆژەیەکی ترمان هەیە لە سنوورەکەمان کە لەسەر بودجێ ئاسایی جێبەجێ دەکرێن وەکو پرۆژە کردتاوکردنی ڕێگای گوندی دێرێ و هەروەها چەند پرۆژەیەکی ترمان هەیە کە ڕەزامەندی وەرگیراوە لەلایەن وەزارەتی خۆمانە وەزارەتی ئاوادانکردنەوە و هەروەها لەلایەن وەزارەتی داراییشەوە بودجێ بۆ تەرخان کراوە. ئەو پرۆژانش کە بودجەکانیان کە با بڵێن بە هەموو بودجەی سەرجەم پرۆژەکان کە پرۆژەکە زیاتر لە 20 پرۆژە دەبێت، پرۆژەی بچووک و گەورە و مامناوەند نزیکەی 3 ملیار دیناریان بۆ تەرخان کراوە و هەروەها ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە پرۆژەی دوکان چوارقوڕنە قۆناغی یەکەم کە ئەویش 95 تەواو بووە، بەڵام ماوەیە کە بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە بانقەکان پرۆژەکە وەستاوە بۆ هیوایی کە لە ساڵی داهاتوو بتوانین پارەی نەختینە بۆ پرۆژەیەش مسۆگەر بکەین و ئەو 150 کە ماوە پرۆژەکە تەواو بکەین کە پێکاتوە لە پرۆژەیەک کە ڕێگایەک بە درێژی 18 کیلۆمەتر و نیو و کە سێچین قیڕەکەی تەواو بۆ تەنها نیشانەکانی هاتوچۆ و تەختیت و بەشێک لە گادڕێلەکەی ماوە بۆ پێ دەبێتە ڕێگایەکی زۆر ڕێک و پێک و ستانداردی جیهانی دەکەوێتە خزمەتی دانیشتوان و بڵێن هاوڵاتیانی سنووری ئیداری ڕاپەڕین. بەڵێ باست لەوە کرد کە لە پلانی پرۆژەی دەربەندی ڕانی هەندێک گۆڕانکاری کراوە، گۆڕانکاریەکان چی بوون؟ ئێمە لە سەرتای دەست بەکاربوونی پردەکە بەو پێی کە یەکەم جار پرۆژەکە وا بوو کە ئەو پردەی کە هەیە نۆژەن بکرێتەوە، بەڵام دوای ئەوەی کە لە ساڵی 2018 لە ئافاوێک هات و ئاسی دەریاچەی دوکان لە ناوچەی دەربەندی ڕانیە زۆر بەرز بووە بە شێوەیە کە زۆر نزیک بوو لە پردەکە، بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەو پردەوە خۆی بهێڵینەوە و پردێکی تر لە جیاتی ئەوە دروست بکەین، ئەوەش لەبەر بەرژەوەندی گشتی بوو و بۆیە بە دروستکردنی پردێکی تر بودجەی پێویست بۆ پرۆژەکە زیادی کرد و هەروەها لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەشدا چەند شتێک هاتە پێشەوە وەکو گۆڕینی پایەڵی ژێر پیرەکانی پردەکە کە و هەروەها چەند پێداویستێکی تر لەگەڵ درێژتربوونی پردەکە ئەوە وای کرد کە پێویست بکە هەندێک گۆڕانکاری لە پرۆژەکەدا بکرێت و بۆ پێش بودجەکەی بەرز زیادی کرد و خۆشبەختانە دوای ئەوەی کە ئێمە ناردنان بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە لەوێشە بۆ ئەنجومەنی وەزیران توانرا ڕەزامەندی لەسەر بدرێ و لە ئێستادا پرۆژەکە بەپێی ئەو بڕگانی کە لە تەندەرەکەدا هەیە و بەپێی ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە پرۆژەیەکی ڕێک و پێک دەبێت و پردێکی جوان و سەلامەت دروست دەبێت کە
بەرزتریش دەبێت لەو پردەی کە هەیە. پێشتر وەک باسم کرد لە کاتی بەرزبوونی ئاستی ئاودا کێشە بوو هاتوچۆی بەلەم دروست دەبوو، بەڵام لەو پردەدا هەموو ئەو کێشانە چارەسەر کراوە، هەم پانترە هەم تۆکمەترە و هەم بەرزترە. بڵێن بە تاوبوونی ئەو پردە تا چەند کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکات و تا چەند دەتوانین بڵێن پرسی ڕێگەوبانە و ناوچەیە هەنگاوێ دەچێتە پێشەوە. بەڵێ دیارە پردەکە لەگەڵەوەی شوێنەکەی استراتیجیە و یەکە لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین چەند سوودێکی هەیە. یەک لەوانە لەبەر ئەوەی پردە کۆنەکە مەترسی لە ڕوخانی لەسەر بوو و چەند ساڵێک بوو نەدەتواندرا بار هەڵگر هاتوچۆی بەسەردا بکە، ئەوە زەحمەتێکی زۆری بۆ دانیشتوانی ئەو ناوچەیە بە تایبەتی ئەوانەی کە لە دەڤەری مەرگە و بنگردا هاتوچۆیان دەکرد و خەڵکێکی زۆر هەم لەوێ کشت و کاڵ و لادیەکانیان لەوێ هەم خۆیان لە ڕێنەدا دەنیشن یان با بڵێن لە بیتوێندا دەنیشن. ئەوە لە ڕووی هاتوچۆوە و هەروەها لە ڕووی بازرگانیشەوە مەرزی چێلێ بە سلێمانیەوە دەبەستێتەوە بە پارێزگای سلێمانی کە ئەوە ڕێگایەکی نزیک دەبێت بۆ ئەوەی بۆ ئاڵگۆڕی کاڵای بازرگانی لە بینی سلێمانی و پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕین کە لەو ڕێگایەوە هاتوچۆ بکە و هەروەها لەبەر ئەوەی دەربەندی ڕانیە خۆی شوێنێکی گەشتیاریە سوودێکی زۆری دەبێت لە ڕووی گەشتیاریەوە هەم بۆ هاتوچۆی گەشتیاران و هەم دیمەنێکی جوان دەدا بە دەربەند کە خۆی بتواندر لە داهاتوودا پرۆژەی زیاتری گەشتیاری بۆ بکرێت. بۆ پێی کە لە ناو تەندەری پرۆژەکەدا گرنگێکی زۆرمان بە ڕووناکی داوە کە بە شێوازێک دەبێت جیاواز دەبێت لە پردەکانی تر و هەروەها بۆ لانسکەیپین بڵێن سەوزکردن و سەوزایی دروستکردن و ئەو جوانکاری بۆ دەوروبەری پردەکە لە هەردوو بەری ڕانێ و لە بەری بنگردیش بۆ پێ پردەکە سوودێکی زۆر دەگەیەنێت بە هەموو دانیشتوان ناوچە ئیدارەی ڕاپەڕین و دەڤەری مەرگە و ناحیەی بنگرد. بەڵێ ئاین دەتوانین بڵێن ئەگەر کەش و هەوا لەبار بێت لە ماوەی 8 مانگی داهاتوو هاتوچۆ لەسەرەوە پردە بکرێت. ئێمە خۆشبەختانە لە بیدایەتی پرۆژەکەەوە هەندێک ڕێکارمان گرتە بەر و هەندێک مەرزمان لە تەندەرەکەدا نووسی بوو کە ئەگەر بێت و ئاستی ئاویش بەرز بێتەوە یان کەش و هەواش لەبار نەبێت پرۆژەکە بە شێوازێک بێت نەوەستێت و خۆشبەختانە ئێستا ئێمە لەو مەرحەلەیە دەرچوین هەتاکو ئەگەر ئاستی ئاویش بەرز بێتەوە و هەروە کەش و هەواش لەبار نەبێت ئێمە دەتوانین لە کارکردنی خۆمان بەردەوام بین چونکە بەس بڕگەی هەرە گەورەکەی کە ماوە دروستکردنی سەقفی پردەکەیە کە ئەویش لە بەرزیەوە و بە شێوازێک تەکنیکێک بەکاردەهێنین کە نە ئاو هەوا و نە بەرزبوونەوەی ئاستی ئاو تەسیر لە ئیگراگرتنی ئیشەکەمان ناکات و بۆ ئێستا لە ئێستادا ئێمە نزیکەی لە 160 کارەکانمان تەواو کردووە کە ئەو بڕگە قورسەکان بوون و 140ەکەی کە ماوە زۆر ئاسانە لەبەرەوەی تەنها ئەوەی کە زیاتر نسبەکان لەسەر حسابی پارە دەکرێت و ئەو بڕگەی کە ماوە پارەیەکی زیاتری تێدەچێت ئەگەرنا بە ئیشکردن ئیشێکی کەمتری دەوێت. دیزایانی پردەکە هەموو بڕگەکانی تەندەرەکە هەمووی تەواو کراوە لە بەردەستی کۆمپانیایە و کۆمپانیاش مەوادی پێویست ئەوانەی کە پێویستە هەم لە ڕووی گێردەرەکان لە وڵاتی ئێرانەوە کە دروست دەکرێت و ڕۆژانە دێ بۆ پێگەی پرۆژەکە بەشی تەواومان هەیە و ڕۆژانەش دێت و هەروەها ئەو مەوادەی کە پێویستە بۆ سەقفی پردەکە بەتایبەت شیشەکە بە زۆری گەیەنراوەتە پێگەی پرۆژەکە بۆیە ئینشاءالله ئێمە لە 6 مانگ تا 8 مانگی داهاتوو کارکردن بەردەوام دەبین و دەتوانین سەرجەم بڕگەکانی پرۆژەکە تەواو بکەین و بکرێتە خزمەتی دانیشتوانی ئەو دەڤەرە. بەڵێ بەڕێز بەختیار ئەحمەد بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگەوبان لە ڕاپەڕین سوپاس کە ڕاستەوخۆ لەگەڵماندا بوویت.